سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە شەڕی بەدر دەکەین. پرسیار ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم هۆکارە سەرەکیەکانی شەڕی بەدر کامانن؟ ئایا ئیسلام کەی شەڕ لەگەڵ بێباوەڕاندا دەکات؟ ئایا وانەکانی شەڕی بەدر کامانن؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. هۆکارەکانی غەزای بەدر بریتی بوو لەوەی کەوا موسڵمانان زۆر لە ژێر ئازارا بوون لە شاری مەککە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هیچ شێوازێک لەو هەموو ئازارەدا نەخیانەتی لێکردن و ئەمانەتەکانی پاراست و کاتێ هیجرەتی فەرموو عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوای لێبێ لە جێی خۆی دانا بۆ ئەمانەتەکان بگەێنێتەوە شوێنی خۆی. ئەو هەموو زوڵم و ستەمەی موشریکەکان زلهێزەکانی دەسەڵاتدارەکانی ناو قوڕەیش لە موسڵمانان ئەوە هۆکارێ بوو لە هۆکارانە بۆ سەندنەوەی ئەو مافانە. موسڵمانان ماڵ و سەروەت و سامان و خاک و زێدی باو گەشت بوونە مەدینە و کۆچیان کردبوو لە پێناوی پەروەردگارە و استراتیجیەت و پڕواتایی غەزای بەدر ئەسبابەکانی لەوەدا بوو کە دەبێت ئەو زلهێزە تاغوتانە کە قوڕەیش بوو زۆر سەرکەش بوو و ئازاری موسڵمانانی زۆردا بوو دەبێت تۆڵەیەکی کەمەرشکێن زەبرێکی کەمەرشکێن وەربگرێت لە موسڵمانانەوە و هۆکارێکی تر لە هۆکارانە سەدنەوەی ئەو مافانە بوو. ئەو ستەم لێکراوانی کە خوای گەورە ئەفەرمێ ئیزنماندان ئەوانەی کەوا زوڵمیان لێکرا بوو کە ئیتر داوای مافی خۆیان بکەن و تۆڵەی خۆیان بسێننەوە. ئەو بوو کاتی قوڕیشیەکان لە ڕیحلەتە شیتائی وەسەیف ڕۆشتنی هاتنی زستان و هاوین کاروانێکیان بەرەو شام ڕۆشتە بوو لە مەدینەوە دەگەڕایەوە بە سەرکردایەتی ئەبوو سوفیان. ئەبوو سوفیان کەسێکی ژیری سەربازی ئەو کاتی قوڕیش بوو و ڕیسپێک بوو و حەجەرێ بوو لە حەجەرەکانی پاراستنی هەیمەنەتی قوڕیش بەسەر مەککە و دەوروبەریدا. بۆیە وەفدێکی نار بۆ مەککە کەوا بێن بەهانایەوە ئەو سەرەت و سامانیان کەوا دەگەڕێتەوە لە شام لە ژێر خەتەریاتە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕووی سەربازیەوە و هەروەها لە ڕووی اختیارکردنی کاتی گونجاو بۆ ئەو هێرشە بۆ سندنەوەی ئەو مافە سەرەت و سامانی قوڕیش کەوا تۆڵیان لێ بسێنرێت. ئەبوو سوفیان کاتێک ویستی لە مەدینە دوور کەوێتەوە بەرەو ساحل واتە بەرەو کەناراوەکانی دەریای سوور. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر وردانە و زۆر بیرمەندانە هات لە نزیکی بەدر ئامادە سازی کرد بۆ ئەو تۆڵەیە. ئەویش بە ئیعدادی عودە یەکەم ئامادەکاری ڕۆحی واتە لە مەدینە لە 2 ساڵی 2 هیجری لە حەڤەی ڕەمەزانی ساڵی 2 کۆچیدا ئەو غەزایە بەرقەرار بوو بەویستی خوا. هاوڵان لە ڕووی ڕۆحیەوە زۆر لە ئامادە باشیا بوون لە ڕووی پتەوی باوەڕەوە و هەروەها لە ڕووی ئامادە سازی سەربازیەوە کە 300 و چەند هاوڵێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشداری غەزای بەدریان کرد و ئەوان تەنها 2 ئەسپیان پێبوو تقریبا، بەڵام ئەوان قوڕیشیەکان 100 ئەسپیان پێبوو. پێغەمبەر صلی الله عليه وعلى وسلم خۆی و هاوڵانی 300 و ئەوەندە کەس بوون، بەڵام قوڕیشیەکان 1000 کەس و بەرەو سەرتر بوون و هەروەها ئەوان 70 وشتریان پێبوو، بەڵام قوڕیشیەکان زیاتر لە چەند 100 وشترێکیان پێبوو. واتە ئەمە ئەوەی سەلمان کە بە چۆنیەتی و چەندێتی نییە، بە زۆریەتی نییە، بەوەیە بە پتەوی باوەڕ و سەرخستن و سەرکەوتنی پەروەردگارە بۆ ئەو هۆکاران. سەبەبی دروستبوونی جەنگی بەدر، غەزای بەدر لە دوای دەرکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە زێدی خۆی لە نیشتیمانی خۆی لە وەتەنی خۆی و ئەزیەتدانی موسڵمانان و لە پاش غەسبکردنی ماڵ و سەرۆت و سامانی موسڵمانان دەرکردنیان بۆ مەدینەی منەوەرە لەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو چۆن خۆمان هیجرەتمان کردووە، یعنی بارمان کردووە، ڕۆشتوین ئاوارە بووین لە شوێنێ بۆ شوێنێکی تر لە زێدی خۆت هەڵکردنەی تۆزێ بە حەقت ناخۆشە ئەبی بەبار بە ئەرک بەسەر مسلمانان و بەسەر ئەو برا مسلمانانەوە کە ئەنسارەکان بوون
لە پاشی ئەو هەموو ناڕەحەتی و دەرکردن و لێدان و غەسپی ماڵ و تعزیبی ئەسحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەدینە بڕێک ئاوارەیی و غەریبیان پێوە دیارە ئەسحاب بەڕێزەکانی پێغەمبەری خوا وەکو موژدەیەک خوای گەورە بیا بە پێغەمبەری خوا دڵنەوایەکی بکاتۆ بە دوو طائف کە لە قورئانە باسی ئەکا دوو طائفەکە وەکو قورئانی پیرۆزە فەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم وإذ يعدكم الله إحدى الطائفتين أنها لكم وتودون أن غير ذات الشوكة تكون لكم ويريد الله أن يحق الحق بكلماته ويقطع دابر الكافرين صدق الله العظيم. أما بيغمري خاصة صلى الله عليه وسلم وكو خواي قورا چۆن ئەفەرمێ دڵخۆشی بکە بە یەکێ لە دوو طائفەکە ئەم دوو طائفەیە مفەسیرین و عولەمایان ئەفەرمون ئیمە العیر ئەو النەفیر عیر بە معنای ئەوە هاتووە قافڵەیەک بە سەرپەرشتیاری ئەبوو سوفیان لە شام و ئەگەڕێتەوە بەرەو مەککە پڕە لە عیتاد و چۆن ئەڵێ لە غەذا و لە کۆمەک و لە یارمەتی بار کاڵایەکی باشی بازرگانیان پێیە لە شام و بەرەو مەککە چۆن ئەڵێ بە موسەلەسی بەڕێگەی مەدینە تۆزێ بڕێک دوورتر لە مەدینە ئەڕوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیستیشارەیەکی کرد بە ئەسحابە بەڕێزەکانی ئیمامی عومەر فەرمووی بە دایک و باوکەوە بە قوربان دبین ئێمە وەکو بەنی ئیسرائیلی نین بە موسا بڵێ چۆ خۆت و خواکەت شەڕ بکە ئێمە لە خزمەتین پێغەمبەری خوا زیاتر مەبەسی بیستینی قسەی ئەنسار بوو زانە ئەوانیش لەگەڵیان سعدی کوڕی معاز ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر فەرمی یا ڕەسوڵڵا بە حەق بەیعەتمان پێداوی لە خزمەتین نەفیرەکە طائفەکە یەکیان عیراقەیە بە معنە قافڵە و کاروانیەکەی بەسەر پەرشتیاری ئەبوو سوفیان و چل حەرەز نەفیرەکەیش یا ئەوەتانێ بەرامبەر بە مشریک بەرامبەر بە قوڕەیشی ئەجەنگن سەبەب و هۆکاری ئەم جەنگە پیرۆزە کەوا جەنگێکی گەورەیە لە ئیسلامە لەمایان فەرمویانە یا ناوبراوە بە بەدری کوبڕا بەدری گەورە یاخود بە یەوم القیتال یا بە یەوم الفورقان ناوبردنەکەی بەدر بەم سێ ڕیوات و سێ مانایە هاتووە وبويا بيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم أفرمي فصار النبي صلى الله عليه وسلم بجيشه يقول أو أصحاب برزانا كلا خزمت ياكوب هرهم يعني أقدار كردو فرمي أبشروا فإن الله قد وعدني إحدى الطائفتين فرمي بأصحاب برزكاني خواي قولا وعدي دو طائفة بيداون يا أويا کاروانەکە بێ بە قسمەتمان یا ئەوەیە لەگەڵ قوڕیشە ئەجەنگی ئەوە بوو قەدەری خوا ئەبوو سوفیان لێزان بوو شارەزایی لە ڕێڕەوا بوو ڕێڕەوەکەی گۆڕی و ئەبوو زەمزەمی غەفاری نارد بۆ مەکەوتی بڕۆ فریا بکەوە بڵێ محەممەد و ئەسحابی محەممەد هاتوونەتە سەرمان ئەیانەوێ ئەم مەتاع و کاڵە و چۆن ئەڵێ شتومەکە بازرگانیانە بگرن ئەبوو زەمزەمی غیفاری کاتێک کە دەرچوو نزیکی مەکە بوو ئەڵێ گوێی حشتەکەی بڕی جلەکانی خۆی دڕان خوێنیان لە خۆی وتی ئەی قوڕیش فریاکەون ئەگەر فریا نەکەون هەرچی سەرۆت و سامانوانە محەممەد و ئەسحابی محەممەد قۆرخیەکە بەڵامی تر ئەوە بوو غەزای بەدر دوایەوە ئەوان کە هاتن سەیرەکەن بارەکە دەرچووە قافڵەکەیان دەرچووە بە سەلامەتی هاتن ئەم پیلانەیان گێڕا دژی موسڵمانان ئەوان بڕیاری جەنگەکەیاندا چونکە جار وایە ئەمە کەلیمەی شەڕ بەکارێنین شەڕ ئەوەیە کە کەسێ بە ناحەق بە کەسێکی ئەگێڕێ بەس جەنگ لە بەینی دوو تەرەفایەکیان لەسەر حەقەوەیکیان ناحەق یعنی بە تەئکیدی پێغەمبەری خوا و ئەسحاب بەڕێزەکانی لەسەر حەقن مافیان خوراوە ماڵیان زەوت کراوە دەرکراون ئەسحابە ضەحیەی داوە شەهیدیان داوە لەو ڕێگەیە بۆیە پێغەمبەری خۆشەویست لەگەڵ 314 ئەسحابەی بەڕێز یا 13 ئەسحابەی بەڕێز بەخۆ کەوتن بەگەڕ کەوتن بە پرتاو بەرەو ئەو موقعی بەدرە ڕۆشن موقعی بەدریش ئەو شوێنەیە کە پێڵێن ئابار البەدر ئەو شوێنانە کۆمەڵە بیرێکی تایە و بۆیە ئەفەرمێ هەر مەسافەی دووری لە مەدینەوە 130 کیلۆمەترە و
لە مەکەیشۆ 310 کیلۆمەترە. هۆکاری جەنگی بەدر بێگومان کە ڕوویدا لە هەفتەی مانگی ڕەمەزانی ساڵی دووهەمی کۆشیدا کە مسلمانان کۆشیان کردبوو بۆ شاری مەدینەی پیرۆز دوای ئەوەی کە زوڵم و زۆرێکیان لێکرا بوو لە شاری مەکەدا لە ناو زێدی خۆیان و لە ناو کەسوکاری خۆیانە بەستەنها لەبەر خاتری ئەوەی کە یان و خوا تاک و تەنهایە و خوا بە تاک و تەنها بپەرستن و زوڵم مەکەن و خوا بپەرستن داروبەرد مەپەرستن و یەکتری مەکوژن و ڕێزی یەک بگرن و هەمومان بەندەی خواین کەس با بەندەی کەس نەبێ و هەمومان بە هاوکاری یەکبین زاڵم نەبین بەسەریەکەوە لەبەر ئەمە ئەوە بوو مسلمانانیان عەزێتێکی زۆردا ئازارێکی زۆریاندان ماڵەکانیان داگیر کردن کاتێکە لە تاو زۆر و زوڵم و ستەم و زۆرداریە کە بەرامبەریان ئەکرا بەردی گەرمیان ئەختە سەرسکیان عەزێتیان ئەکردن لێیان ئەدان ئەیان کوشتن بە هەموو جۆرە سزای نەفسی و جەستەییان ئەدان ئەوە بوو مسلمانان بە ئەمری خوای پەروەردگار لە خزمەتی پێغەمبەر سەڵام کۆشیان کرد بۆ شاری مەدینە کاتێک کە کۆشیان کرد بە دزیوە یەکیەک و دوودوو بە شێوازێکی زۆر ناڕەحەت هەموو ماڵ و سەرۆت و سامانیان جێهێشت بوو بە ڕەش و ڕووتی بە خۆیان و جلوبەرگەکەیان و چوو بوونە شاری مەدینە ئەو بوو لەوێ خەڵکی شاری مەدینە مسلمانانی شاری مەدینە زۆر پێشوازێکی جوانیان لێکردن و جێگە و ڕێگە و شوێنێکیان بۆ دابین کردبوون بۆ ئەوەی کە قەرەبی ئەم ژیانەی خۆیان کەنەوە هەواڵیان زانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ مسلمانانە لەگەڵ سەحابە بەڕێزەکانە کەوا کاروانێکی قوڕەیشیەکان لە وڵاتی شامەوە ئەگەڕێتەوە بە سەرپەرشتی ئەبوو سوفیان کە ئەو کاتە مسلمان نەبوو بوو شایەتومانی نەهێنا بوو پێغەمبەری صلی الله علیه وسلم کۆمەڵێک لە سەحابەکانی ئامادە کرد و ڕۆشتن بۆ ئەوەی ڕێگە لەو کاروانە بگرن بۆ ئەوەی کە کۆمەڵێک لەو ماڵ و شتومەکەی کە لە دەستیان دەرچووە ئەو خەڵکەی دەسەڵاتداران و تیجار و دەوڵەمەندەکانی مەکە خواردویانە قوڕەیشیەکانی خزمی خۆیان خواردویانە هەموو شتیان لەو کاروانە بوو بۆی لە کاروانەکەی ئەوان کۆمەڵێک لەو شتەی خۆیان هەڵگرنەوە و کۆمەڵێک وەزعی مادیان باش بێتەوە و ماڵی خۆیانیان دەستکەوێتەوە لەو ڕێگەوە بەڵام ئەوە بوو ئەبوو سوفیان کاتێک کە هەواڵی زانی کە ڕێگە لە کاروانەکەیان دەگیرێت هەواڵی نار بۆ قوڕەیش و بۆ خەڵکی مەکە بە شێوازێکی زۆر ئیعلامێکی زۆر بە قووەت بە شێوازێک کە هەموو هەست و سۆزی هەمیانی خۆشان بۆ ئەوەی کە بێن بۆ جەنگ ئەو بوو نزیکەی 1000 کەس هاتە بوو بەڵام ئەو مسلمانانەی لە خزمەتی پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم کەم بوون و ئەوانەی کە لە مەکەوە هاتبوون 354 کیلۆمەتر 354 کیلۆمەتر هاتبوون تقریبا هاتبوونە نزیکی بەدر تا لێوە شەڕەکە کرا و لەو شوێنە شەڕەکە کرا بەڵام مسلمانەکان کاتێک کە هاتبوون 153 کیلۆمەتر لە شاری مەدینەوە دوورکەوتبوونەوە ئەنی ئەوان زۆر زۆر هاتبوونە پێشەوە بۆ ئەم شەڕە و پێغەمبەر صلی الله علیه و ویستی کە کاروانەکەیان لە دەرچوو ویستی شەڕ نەکا و بڕۆن بەڵام ئەمان بە جۆرێک هاتبوون ئەیانویست بن بە سەریانە ئەوەی مسلمانە و لە خزمەتی پێغەمبەرایە و سەحابەکانە هەمیان لەناو بن ئیبادەیان کەن هاتبوون بە لەهو لەعەب بە وەسائلی زۆرەوە بە شتومەکی جەنگیوە 1000 کەس حشتری زۆر ئەسپ و وڵاخی سواری زۆر چەک و تەقەمەنی زۆر ئافرەتی زۆریان هێنابوو بۆ لەهو لەعەب تەنانەت خۆیان لە ناو یەکە یەکتریان هەن ئەدا ئەگەر کەسێکیان بیویستایە بڵێ با شەڕ نەکەین با شتێ بکەین خەیەکتریان هەندان تۆ ئافرەتی ئەترسی گاڵتەیان بە یەکتریەکران و ئیلا بێ ئەم شەڕەکەین ینی قوڕەیشیەکان سوور بوون لەسەرەوەی ئەو شەڕە بکرێت پێغەمبەری صلی الله علیه و سلم ناچار بوو خۆ نەئەکرا ئەوان ئامادەی شەڕن و ئەمانیش ڕاکەن لە دەستیان ڕاکەن لەو کاتەشا لەوانە بۆ هەردوویان کەوتنایە و شەهیدیان کردنایە و تیا بچوونایە بۆیە قبوڵیان کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مشاوەرەی کرد و شەڕیان هەڵبژارد و ئەوە بوو خوای پەروەردگار سەرکەوتنی پێبەخشین خۆی دیارە ئەم سیراعە لە شەیتان و ئادەم و دەست پێ کردو هەتاوەکو کوڕەکانی ئادەم قابیل و هابیل سیراعێکە لە نێوانی حەق و باتڵە ئەگەر ئەم سیراعەش نەبێ چاک و خراپ باش و ناباش جوان و ناجوان لێک ناکرێتەوە ئەم سیراعە هەبووە لە بینی نەوەکانی ئادەمە لە بینی حەق و باتڵە غەزوەی بەدر سیراعی بینی قوڕەیش و پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەسبابی ڕئیسیەک و قورئان ئەفەرمێ ئیشارەی پێکا بأن لهم ظلموا قڕیش زوڵمیان لە پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وەسەلام قڕیش جگەلەوە لە ماڵی خۆی دەریاننا جگە لە ماڵیان داگیری کرد جگە لەوە کچەکانی پێغەمبەری خوا بووکی ئەبوجەهل و هەندێک لە قڕیش بوون تەلاقیاندا جیابوونەوە جگە لەوە کچی خۆیان بە سەحابەدا بولیانە سەدنەوە جگە لەوە بە زوندوێتی ئەیان کوشتن ئەیان بڕین دەریان کردن ماڵیان خواردن
هێشتێ بە پێغەمبەری خۆیان ڕەوانە ئەبینی کە ئەنسار لە مەدینە دیفاعیان لێ بکە پشتگیریان لێ بکە سەرڕای ئەموو دەرکردن و ماڵداورکردن و هەمووی قوڕیش ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەسحابی ئەوەی کە جیانی هێڵا بوو لە سەرەوەت و لە سامان کۆیان کردەوە و ئەیانویست بڕۆن لە بەردەمی مەدینە مانۆڕیکەن مانۆڕی وەکو بڵێ نایەڵین لەوێژ زیحەت بکەیت و پێیان ناخۆش و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەفیری بوو لەگەڵ خەڵکوا کۆبوونەوەی کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینە لەگەڵ جوولەکان ڕێکەوت بوو لەگەڵ مشریکی دەوروبەری مەدینە ڕێکەوت بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئیسلامە حەقیقیە کە خوا بە جوبریل بووی نردوو تەمسیلە کرد قوڕیش بەمە دڵگران بوو بۆیە قوڕیش تەجەماعی کرد و خۆیان کۆ کردەوە و ئەو ماڵیان بد لە لای مەدینەوە بیبن لە شام بیفرۆشن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ شەڕ نەڕۆی فەرمی ماڵەکەی خۆمانە چین ئەیێنینەوە ماڵی خۆمانە ئەیبن ئەیفرۆشن ئەوە بەری دارخورمای خۆمانە ئەوە بەری ماڵی خۆمان ئەیبێن یێنینەوە ماڵی خۆمان پێغەمبەر بە نیازیشان نەڕۆی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و ئەسحاب دەرچوون دیارە قوڕیش حەزی بە شەڕ بوو قوڕیش دەست پێشخەر بوو لە ئیسلامە دوو شەڕی گەورە هەیە هەردووکیان کوفر دەست پێشخەر بووە بینی مەکە و مەدینە 450 کیلۆمەترە لە هەردوو شەڕە گەورەکە 350 کیلۆمەتر قوڕیش هاتووەتە نزیکی مەدینەی منەوەرە واتە 100 کیلۆمەتر لە مەدینەوە دوور بوون هەردوو شەڕە گەورەکە قوڕیش هاتووە داوەتی بەسەر مەدینە و قوڕیش دەست پێشخەر بووە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئیسلامی وەکو کاڵاکەی خۆی ئەکردە باڵای خەڵک ئەفەرمێ کە لە ئیستیسلام و لە تەسلیمبوون و لە ئەمان و لە ئاشتیوە هاتووە پێغەمبەری خوا لەگەڵ ئەوانە بوو قوڕیشیش دیارە دەرزی خۆی وەرگرتلەوە و ئەوە بوو کە قوڕیش لوتی شکا و بوون بە پەن لە ناو دورگەی عەرەبیا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ هەموو مرۆڤایەتی دەرخست کە ئەسحابی ئەو جیلی قورئانین کە ئەسحابی ئەو جیلن کە خوا دیفاعیان لێکا بە بیجنودی لەم تەڕەوها بە چەند مەلایکەتێک کە ئێوە ئەسحاب نەیانەبینین دیفاعی کرد لە ئەسحاب لە جەنگی بەدر ئەو کاتێکەوە نەیانهێشت موسڵمانان بە ئیسراحەت دانیشن واتە ڕوبەڕووبوونەوە ئیسلام هەڵی نابژێرێ لە سەرەتادا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لا تتمنوا لقاء العدو هەرگیز خۆس گەخواز مەبە بۆ ئەوەی ڕوبەڕوو بیتەوە خوێن بڕژێ بەڵام ئیدا لەقیتم کاتێ ئەوان ڕوبەڕووی ئێوە بوونەوە و هێرشیان بۆ هێنان فەثبتوا سابت بن و سەقامگیر بن و ئەبینین پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەو هەموو ئازارە لە مەدینە لە مەککای چەشت بەدەست قوڕیشەکانەوە هەوڵان ئەچوونە خزمەتی ئەیان فەرموو مەتا نەسر الله کەی خوای گەورە بەهانامانەوە بێ درەنگە ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەر نمونەی بۆ نانەوە بە هاوڵانی پێغەمبەرانی پێشوو سەلامی خوایان لێبێ ئەی فەرموو هەیان بوو دەخرایە ناو چاڵێکەوە یحفەڕ لەه و مشارە خرایە سەرسەری ئەکرا بەدوولەتەوە لە دینی خوا پەشیمان نەبوویەوە واتا ڕوبەڕووبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ ڕوبەڕووبوونەوەیان نییە لە سەرەتایە بگرە لەگەڵ خۆسازێن و لەگەڵ خۆگونجاندن و لەگەڵ ئەوەیەکەوە بانگەواز بکرێت ڕێ لە مسلمانان نەگیرێ و ئازاری مسلمانان نەدرێ و مسلمانان بە هیچ شێوازە ئیزنیان پێ نەدراوە لەلایەن خوا و پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە ببن بە ئازاد بۆ هیچ مرۆڤێ بۆ هیچ حیوانێ بۆ هیچ دارێ بۆ هیچ درەختێ تا ئەو کاتی زوڵمیان لێکرێ و زۆریان بۆ دێدرێ بۆیە خوای گەورە ئیزنی ڕوبەڕووبوونەوەی نەدابوو کەی ئیزنیدا فەرمی ئەوانی کە زوڵمیان لێکراوە و ئوخریجوا من دیارهم ماڵ و سەرەوت و سامانیان پێچۆڵ کراوە و دەرناون هەڵ هاتوو لە دەستی زوڵم و ستەم ئەلەو کاتەدا ڕوبەڕووبوونەوە ئیزنی پێدراوە و گونجاوە و شەرعی خوا قبوڵێ والله ئیسلام لە سیلم هاتووە لە ئاشتیەوە هاتووە قەت نەبووە دینی پیرۆزی ئیسلام بە قیادەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەت شەڕیان هەڵ نەبژاردووە جەنگیان هەڵ نەبژاردووە ئێمە نمونەی جوانمان هەیە سەیرەکەی لە دەوڵەتی مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەوڵەتێ بەو گەورەیە دامەزراوە سابتە هەموو ئەڵێ قیلەکان کەمینەکان لە یەهودی و مەسیحی تیایە ئەژین بەڵام پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم ڕۆژێ لە ڕۆژان نەیفەرموو لیان بن دەریان کەن ئەمانە غەیرە دینی ئیسلامن چونکە هەر ئایەتی پیرۆز فەرمی أعوذ بالله من الشیطان الرجیم لا إكراه في الدين قد تبين الرشد من الغي يعني زۆر نییە لە ئیسلامە ئێستا کۆمەڵە خەڵکانێک بازەکەن کە ئیسلام بە زۆر هاتووە بە شمشێر هاتووە بە کوشتن هاتووە نا
ئەوانەی کە زۆر و شمشێر و کوشتنیان بەکارهێنا ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا ئەبوو جەهل و ئەبوو لەهەب یا عوتبە و یا شەیبە یا وەلیدی کوڕی مغەیرە تۆ لە ماڵی خۆت لە زێدی خۆت دەرێ بکەن ماڵی تاڵانکەن ئەسحابەی بەڕێز شەهید بکەن لێت بدەن دوای ئەوە لەسەر ماف و حەقی خۆت بیتە گۆ بڵێن تۆ شەڕت بە ئێمە فرۆشتووە تۆ پیاوە کوژی تۆ خوێنە ڕێژی ئەوەتان الحەمدولillah ئێمە هەمومان بەعام لەم وڵاتی ئیسلاما بە تایبەتی کوردستانی خۆشەویست خوای گەورە هیدایەتی داین لەسەر ئەم دینە پاکە کەس بە زۆر ڕۆژمان پێ ناگرێت کەس بە زۆر نوێژمان پێ ناگرێت کەواتە ئیسلام فیتڕەتێکی سلمی پاکی هەیە ئینسانەکان قبوڵیەکە نەک خوانەخواست بە شەڕ و بە جیهاد دائیمە دینی پیرۆزی ئیسلام خۆی لە جەنگ پاراستووە ئەوەتانە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم ئەفەرمێ بە ئەهلی ذیمە یەهودیەکانی مەدینە لە دەوڵەتی ئیسلامان پیانە فەرمێ ئێوە ماڵتان سەرۆتتان سامانتان شەرەفتان معبەدتان هەموو شتێکتان پارێزراوە لەم دەوڵەتە ئیسلامیە و لەبەر ئەم پارێزراویە نە حراستیان پێکەن نە ئەیان بن بۆ جەنگ نە بە شێوازێک مەسەلا پێشی خۆیانیان ئەخەنوکو قەڵغانی بەشەری کە زۆر لە جەنگەکانە خەڵکێکی چۆن ئەڵێ مەدەنیە خەنە پێش هیچ بەڵام ساڵانە ئێوە 1 دینار ئەدەن وەکو زەکاتی مسلمان سەیری ئەم دینە پیرۆزەکە زەکات لە سادە یعنی لەدە چۆن ئەڵێ تەنەکە لەدە درهەمێکە بەڵام سەیرەکەی ئەو لە سەتایەکی بۆ بڕاوەتەوە 1 دینارەدا ئیتر سەروەتی سامانی ماڵی شەرەفی معبەدی هەمووی پارێزراوە بە شەرتە یەک کەس تعدای لێ ناکە نایبن بە زۆر بۆ جەنگ ئەو هەموو حتا ئەوە بوو بەنی قوڕەیضە ئەو عەهدەیان شکان ئەو پەیمانیان شکان بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئیتر بڕۆن ناتوانانی ئەمە داڵدەتان بین بەم شێوازە ئەنا دینی پیرۆزی ئیسلام ئەوە هەموو تەریخ و مێژوو سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەسحاب بەڕێزە و خەلیفەکانیش ئەوە نەبووە ئیلا دەسێکی چۆن ئەڵێ شەڕەنگێزی دەسێکی سوڵتە ویستی کورسی ویستی هاتووە بینی مسلمانی تێکداوە گەر فیتنێکی نابێت وەکو خەواریج و وەکو معتەزیلە و بوغات و توغاتەکان ئەنا دینی ئیسلام الحەمدولillah بێبەریە لە شەڕ و لە جەنگیش نەخێر لەسەر بێ باوەڕی خۆشاری مەدینە کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حکوومەتی ئیسلامی تیادا مەزراندووە و دەسەڵات و هێز و قووەیەکی زۆر زۆریژی بووە و دامەزراوەیەکی گەورە بووە و کۆمەڵێک سەحابەی جەنگاوەری بەهێز کە ئامادە بوون پێغەمبەریان صلی الله علیه وسلم لە گیان و ماڵ و کەس و کاری خۆیان خۆشتەویستووە کافریش بوون و جوولەکەش بووە و مەسیحیش بووە و خەڵکانێکی زۆر لە ناو شاری مەدینە بوون و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەقی بەسەر کەسیانەوە نەبووە کاتێک ئیسلام شەڕ لەگەڵ کەسی کافر و بێ باوەڕ ئەکا کە ئەو بێ شەڕ پێ بفرۆشێ کە ئەو بێ زوڵم و ستەم و لێ بکات کە ئەو بێ ڕێگە لە بڵاوکردنەوەی دینەکەی تۆ بگرێت کە ئەو بێ سوکایەتی بە مسلمانان بکات لە کاتێکە ئەم هەموو سوکایەتی و شتەشیان کرد بۆ ماوەی 13 ساڵ لە شاری مەکە مسلمانەکان هەر بێدەنگیان هەڵبژارد ئەوە بوو شارەکەشیان بۆ جێهێشتن هێشتا وەکو ئەمان بیریان لەوە ئەکردەوەتانێ جەنگی بەتر پێشتر بوو بەڵام دواتر جەنگی خەندەق ئەوان هاتبوون لە هەموو لایەک و هاوپەیمانیان دروست کرد بوو چەند ناو شاری مەدینە بگرن لەوێ مسلمانەکان بکوژن و ئیبادەیان کرد و پێشی ئەوە چەند جار ئەوەتانێ مسلمانەکان کۆچیان کردووە بۆ حەبەشە ئەوانە چون حەبەشەشیان لێ بگرن لەبەر ئەمان کۆچیان کردووە شەڕیان نەکردووە شەڕیان هەڵ نەبژاردووە کۆچیان کردووە ماڵی خۆیان کەسوکاری خۆیان جێهێشتەوە ڕۆشن بە وڵاتی حەبەشە لای پاشایەکی بێباوەڕی ئەمینە دانیشتون لەبەر ئەوەی ئەمینە ڕێزیان لێگرتووە لە ترسیشان نەبووە لەوا بووە کە حەزیان کردووە شەڕ نەکەن حەزیان کردووە خوێن نەڕێژن ئەمری شەڕیان پێ نەبووە لەلایەن خوای پەروەردگارەوە ڕۆشتوون بۆ ئەوێ بەڵام ئەمان ئەچوون لەوێش دەریان کەن تەنانەت دیارە ئیسلام لەگەڵ بێ باوەڕیشا شەڕی نییە ئیسلام لەگەڵ هیچ لایەکە شەڕی نییە ئیسلام هاتووە ئاشتی و ئەمان و برایەتی و وەحدەت و ئیخلاس و خۆشەویستی و ئەمە بشێنێ ئیسلام ناتۆ تۆی فیتنە و شەڕ و بەڵا و قیتال و ئەمە بچێنێ ئەی کەی ئیسلام دیفاعەکە ئەوە پرسیارەکە لێکن کەی ئیسلام دیفاعەکە لە خۆی ئیسلام هێرش ناکاتە سەر کەس ئیسلام ئەگەر هاتوێ مەسەلەن ئیساڵن خۆ ئیسلام بۆ هات لە مەکە و مەدینە و گەشتە کوردستانی ئێمە بڕۆ سەیری کوردستان لە بەردەم فتوحاتی ئیسلامە بخوێنەرەوە کوردی ئێمە چەندها نامەیە نادوتیان بێن ڕزگارمان کەن ئیسلام شەڕی لەگەڵ کەسان نییە وەکو پێشتر عەزم کردی هەموو شەڕەکان کۆفر دەست پێشخەر بۆ بەرامبەری ئیسلام ئیسلام شەڕی لەگەڵ نەعەدالەتیە ئیسلام شەڕی لەگەڵ زوڵمایە
ئیسلام شەڕی لەگەڵ ناداتپەروەریایە، ئیسلام شەڕی لەگەڵ دزایە دەستیە بڕێ، ئیسلام شەڕی لەگەڵ خاوەنی فعلی شەڕانیە، شەڕی لەگەڵ فعلی شەڕایە ئیسلام. بۆیە هەر لەبەر ئەوەشە قورئانە فەرمێ پێمان ئەفەرمێ ئین الله يحب التوابین، کابرا کە دزیەکە، کابرا کە زیناکە، کابرا کە زوڵمەکە، قوتی خەڵک بەناحەقە خوا، زوڵم لە خەڵکەکە، ستەم لە خەڵکەکە، خوا ڕقی خۆ لەو نییە، ڕقی لە فیعلەکەیەتی. بۆیە دوای ئەوە کە لەو فیعلە وازیێنێ خوا پێ فەرمێ من ئەو تەوبەکارم خۆشەوێ. ئیسلامی ئێمە لەگەڵ شەڕانی ئیسلام کەی دیفاع لە خۆیەکە ئەو کاتێک کە زوڵمی لێ بکەن، ئەو کاتێک کە ماڵی بەناحەق بخۆن، ئەو کاتێک کە هێرشی بکەن هەسەر. ئیسلام وەکو ماسا سعید ڕەمزان بووتی لە کتێبی سیرەی نەبەویە لە عیبر عیزاتە باسیەکە لە عیبر عیزاتی غەزای بەترا فەرمێ چەند شەڕ کراوە ئیسلام دەست پێشخەر نەبووە. ئێمە شەڕی کوفر و بێباوەڕی ناکەین. لە ئیسلام هاتووە فەرمێ فەمن شاء فەلیؤمن ومن شاء فەلیەکفر. تیاتیانە شاء بەویستی خۆی کافرە بێ، کوفر هەڵەبژێرێ. ئەگەر خوای گەورە بیویستایە هەموو خەڵکی ئیمانی هانی. بۆیە ئیسلام لەگەڵ زوڵمایە، هەر لەبەر ئەوەیە فەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار. نەکەن مەیلی دڵتان بۆ لای جاڵم بڕوا، نەک چەپڵێ بۆ لێ بدەی، نەک تفەنگی بۆڵگری، نەک دیفاعی لێ بکەی، نەک خۆتی لەسەر دەی بەکوشت، نەک ماڵ و سەرەت و سامانی خۆتی لەسەر دابنەی کە ئیزانی زوڵمەکە، کە ئیزانی قوتی میلەتە خوا، کە ئەزانی زوڵم لە میلەتەکە، خەڵک بەناحەق ئەگرێ و ئەیکوژێ، لە برسا ئەیکوژێ، کە نەک ئەوەی لێ ببینی. قورئانە فەرمێ نەکەی مەیلی دڵ بەلایە بڕوا. بۆیە لە غەزای بەدرا خوا فەرمێ ئوذین للذین یقاتلون بأن لهم ظلموا، ئیزن پێدرا ئەی پێغەمبەری خوا دیفاع لە خۆت بکەیت و شەڕ بکەیت لەگەڵ ئەوانەی کە ظلموا زوڵم لێکەن، لە ماڵی خۆت بە دەریان ناوی، لە خاکی خۆت بە دەریان ناوی، ستەم لێکەن بەناحەق و بەناڕەوە، پاش ئەو هەموو کردویانە بە چەک و بەسلحەویان مانۆڕیەکەن ئەیانوێ شەڕ پێ بفرۆشن. ئالەو کاتا ئیزنی تۆمان داوە، ئەگینا ئیزن نییە بۆ تۆ لە هیچ کاتێکا شەڕ بکات، چونکە ئیسلام هاتووە بەرنامەی مرۆڤایەتی پێیە. بەرنامەی مرۆڤایەتی کێ دایانێ؟ خوا دایانێ. مرۆڤایەتی کێ دروستی کردووە؟ خوا دروستی کردووە. ئەکرێت خوا بۆ دروستکراوەکانی خۆی شەڕی پێ بێ؟ ئێستا ئەگەر کابرا باخێ گوڵی هەبێ وەلیللاهی مەسەل ئەعلا، حەزەکە گوڵی ناو باخەکەی بڕووسکاو بێ، حەزەکە گوڵی ناو باخەکەی یەکتری بخۆن برزێن لە ناو یەکتریان نە. ئێمەش دەزن لە مام و باخی خۆی گەورە میرەبانی لەسەر زەویە. خۆی گەورە میرەبان قورئانێکی نادووە، لەم قورئانە فەرموویە ئێوە نەزوڵمکەن و نەزوڵمیش قوبڵکەن. لە ئیسلامە شەڕی زوڵمەکەن، ئێمە شەڕی نەعەدالەتیەکەین، شەڕی قوتی خەڵکەکە ئیسلام، شەڕی هەتی و داما و بێنەوا و بێمەواکە، نەک شەڕی فکر و مەبدە بکە. ئیسلام بە توولی تاریخ ئیسلام لەگەڵ هیچ گەل و قۆمێکە شەڕی لەسەر فکر و لەسەر ئایدۆلۆژیا و لەسەر دین نەبووە، شەڕی لەسەر زوڵم بۆ ئیسلام. خوای گەورە فەرمووی ئەوانەی کە زوڵمیان لێکراوە و ئوخریجوا من دیارهم، کە وەدەرنێراون لە سەرۆت و سامان و ماڵیان، ئەوانە خوا ئیزنیاون بە مقاتەلە بکەن. و ئەگەر ئەوان ڕوبەڕووبوونەوە هەڵنەبژێرن بێ باوەڕان، ئاینی پیرۆزی ئیسلام هەرگیز لەگەڵ ڕوبەڕووبوونەوەدا نییە. و ئەبینین کاتێک زیاتر لە نی و ڕوبع ملیۆنێک مسلمان لە ئەندونوسیا ئێستا کە دێ بۆ حەج کە ئیمانیان هێناوە، 250 ملیۆن مسلمان کە زۆرینیان ئیماندارن لە ئەندونوسیا، ئەمە تاجیرەکان بە بانگەواز و بە دەستپاکی و بە داوێن پاکی و بە سدق و بە ئەمان پارێزی بانگەوازیان گەیاندووە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند نەمەکەیە بوو خوای گەورە ئیزنی پێ نەدا. کاتێک کە ئیزنی پێدا بۆ سەرنەوەی مافەکان بوو، بەس بۆ سەرنەوەی مافەکان بوو، بۆ ئەوە قوڕەیش و زلهێزە بێ باوەڕەکانی ناو قوڕەیش ئەوەندە تۆغیان و لوودبەرزی نەیانگرێ. و اختیارکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم و دابەشکردنی هاوڵان بە 4 پۆلێن، پۆلۆنی پیادە و بەکارهێنانی شمشێر، و پۆلێنی هاوێشتنی ڕم، و پۆلێنی هاوێشتنی تیر، و هەروەها 2 سوار چاک لە ئەسپ لەگەڵ چەند سوار چاکێک لە وشتر بۆ ڕوبەڕووبوونەوە. کاتێ ئەتوانی ڕوبەڕوو بیتەوە کە نەفس و هەناوی خۆت جڵەو کردبە بۆ پەروەردگار، ئەبینین ئەوانی بەدر زۆرینەیان ئەوانە بوون کە کۆچیان کردبوو و ئەنسارەکان بوون کەوا ژیان و ڕۆحیان بەخوای باڵا بەخشی بوو. واتە کاتێ باوەڕێکی پتە و هەناوێکی تونگ و تۆڵ کەوا هەموو شتێ بەخشی بەخوا، ئەو کاتە ئەتوانی بەرگەن ڕوبەڕوو بنەوە بگریت. و لە کەشە لە ڕەمەزانە بەدر، واتە معنای ئەوەیە ڕۆژوو هۆکارێکە بۆ پتەوی هێز، بۆ بەرزی دەروون و هەناو، بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی خوا لەو پەڕی چالاکیە و لەو پەڕی نەشاتە. و دەرسی ئەوەی لێ وەرەگیرێکەوە
مەزلومەکان خی گەورە لە پشتیانە. هزار مەلائیکە دابەزی بۆ بەدر بۆ هاوکاریان بە فەرماندەی جبریل سەلامی خوای لێ بوو لەگەڵ میکائیلا، واتە پەروەردگاری باڵا پشت و پەنای ستەم لێکرا و زوڵم لێکراوەکانە و هەرگیز پشتیان بەرنادە. و ئەوەش ئەگەیەنێ ئینسانەکان کە لەسەر حەق و ڕاستی و مافی داوەکانی خۆیان بەرقەرار بوون، چست و چالاک بوون، نەگۆڕ بوون، خی گەورە پشتیوانیانەدا و ئەو حەقە دێتەوە شوێنی خۆی. وانەکان شتی زۆرمان پێ ئەڵێ، ئەو وانانەی کەوا پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم کە بۆی ڕوون کردینەتەوە هەر بەراوردێکمان کردووە، بریتیە لەوەی کەوا پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم یەک خۆی پێشەوایەتی پێشەنگی ئەم جەنگەی کرد و دوو ئەسحابە بەڕێزەکانی پێغەمبەری خوا بە ئیمانێکی پتەوە پێغەمبەری خوا کە ئیستیشارەکە گوێ بۆ ئەنسارەکان ئەگرێ بزانێ ئایا ئەنساریش وەکو مهاجیرەکان ئەسحابە بەڕێزەکان لەگەڵی وین یان ناوەتانە سعدی کوڕی مەعازە فەرمی یا ڕەسوڵ ئێمە لە خزمەتین. ئەم ئیمانە ڕاسیخەوە کە چۆنە لە ئینسان بەرخودان بەخۆی بدا بۆ سەرخستنی ئەم دینە مبارەکە. وەسێرەکەی خەنسای شاعیرە کاتێک لە جەهالەتە ئیمانی نییە، برایەکی ئەمرێ برایەکی بچووکی ئەوەندە ئەگری بۆی هەتا چاوەکانی کوێر ئەبێ. بەڵام لە دینی پیرۆزی ئیسلامە دوای موسڵمان لە جەنگی قادسیە 4 کوڕیە کوژدێ. ئەڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ کە ڕێزت گرتم بە مناڵەکان بەم شەهیدانە. یعنی ئیمان هۆکارە، ئیمان سەبەبە، دەرسە کەوا ئینسان لەم غەزوە مبارەکە کە سەرکەوتن. و سێمینیان قیلەیەکی قەلیل کۆمەڵە عەدەدێکی ئەسحابەی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پاک و پاڵفتە و پوخت ئیمان قایم 314 نەفەر لەکوێ 1000 نەفەر لەکوێ سەرکەوتنی بەسەر زۆر و بۆرە. جا بۆیە لە تایفێکی جوان لە تەفسیری ئەو ئاەتە کە ئەفەرمێ ئەم قیلە قەلیلە ئەم عەدەدە کەمە لە 3 جارە ئاەتی قورئان باز دەکا، یەکیان بەهاتنی 1000 مەلایکە، یەکیان بەهاتنی 3، یەکیان بەهاتنی 5. بەڵام سیر ئەەکەی کە ئەم عەدەدە لە قورئانی پیرۆزە باز ئەکا، یەکەمینیان کە فەرمێ مڕدەفین بە معنای ئەوە دێ ئەی متبعین، 1000 لە دوای 1000 ئەکاتە 2000. منزلینیش کە قورئان باسیەکە، منزلین یعنی 3000 کە دائەبەزێ منزلێنەکە 2000 لەگەڵ 3000 ئەکاتە 5. و ئاخری ئاەتەکە کە فەرمێ بخەمسەتی مسەویمین 5000 مەلایکە ئەو کاتە تەسویەیە، یعنی لەگەڵ ئێوە ئەجەنگن شەڕ ئەکەن. ئەم قیلە قەلیلە بە بەرکەتی ئیلاهی کە سەر ئەکەوێ بەسەر کەثورەیەکی بوغات و توغاتە. و لە ئاەتێکی ترا کە فەرمێ خوای گەورە ئێوەی سەرخستووە لە چییە؟ لە نەسڕە، لە بەدرە. بۆیە ئەفەرمێ ولقد نصركم الله ببدر وأنتم أذلة فاتقوا الله لعلكم تشكرون. خوای گەورە فەرمێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئەسحاب بەڕێزەکانی ئێوەمان سەرخستووە لە بەدرە قیلەیەکی کەمن. لە تایفێکی تر لەم ئاەتە پیرۆزە ئەم قیلە قەلیلەیە، ئەم عەدەدە کەمە کە قورئان بە مەعنا ذیلە ئەیەنێ لەسەر جەمع قیلە ئەیەنێ، جەمعێکی قیلەی قەلیل، نەک بە جەمع کەثورەی ذەلولا بێنە لە باتی ئەذیلە. جا بۆیە ئەم ئەذیلەیە کە قورئان باسیەکە ئەمە بەسی پێوەیە کەم عیتادن، کەم عەدەدیان کەمە، ئالەتی حەرب و جەنگیان کەمە. بەخوای گەورە فەرمووی ئێوەمان سەرخستووە بەسەریانە لە بەدرە، هەرچەندێوە لە ڕووی عەدەد و لە ڕووی قووە کەم بوون، بەڵام هەر سەرکەوتوو بوون لەعەلەکم تەشکوڕون، بەڵکو بگەنە شکرانە بژێری خوای گەورە. بەڕاستی بەدر وەرچەرخانێکی مێژووی گەورەیە و هەتا ڕۆژی قیامەت ئێمە وەکو موسڵمانە بێ شانازی پێوەکەین و بیڵێنەوە، چونکە جەنگی بەدر کۆمەڵێک وانەی زۆر گەورەی تێدایە. یەکەم مسڵمانان لە جەنگی بەدرا ژمارەیان زۆر کەم بوو، بەڵام کافر و بێباوەڕەکان زۆر بوون. ئەمان نزیکەی 300 و ئەوەندە کەس مقابلی 1000 کەس زۆرە، سێقات بەرۆ ژوورە.
بەڵام خی پەروەردگار سەری خستن بۆ لەبەر ئەوەی ئەمان یەک ڕیز بوون یەک قسە بوون یەک قیادە بوون کە حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم قیادەیەکرد و منافقی تیا نەبوو ئەو کۆمەڵە منافقی تیا نەبوو هەمیان مسلمانێکی پاکی خالیس کە هەر هەمیان پێغەمبەری خۆیان لە خۆیان خۆشترەویست و هەر هەمیان ژیانیان بەلاوە گرنگ نەبوو لە کاتێکا کە شەڕ بێتە پێشەوە و حەزیان ئەکرد کە گیانی خۆشیان بەختکەن بەڵام لە پێناوی ئەوە کە سەر بکەون چونکە ئەوەندە ناحەقیەکەیان بە چاوی خۆیان بینی بوو ئەوەندە زوڵم و ستەمیان بە چاوی خۆیان بینی بوو گەشتبوونە ئەو قەناعەتە کە نابێ ئەم زوڵم و ستەمە قبوڵ بکرێت و پێغەمبەری خوا قیادەی جەنگەکەی ئەکرد سەڵات و سەلامی خوای لەسەر بێت مشاوەرەی لە چوار شوێنی گرنگا کرد بەم سەحابانە کاتێک کە هاتن بۆ ڕێگەگرتن لە قافڵەکە مشاوەرەی پێکردن و بە مشاوەرە هاتن و کاتێک کە کاروانەکەیان لە دەست دەرچوو مشاوەرەی پێکردن ئایا ئەوان هاتون شەڕمان لەگەڵا ئەکەن شەڕ بکەین یا بگەڕێینەوە ڕێی هەمیانی وەرگر هەمیان سوور بوون لەسەر ئەوەی کە ئێمە لە خزمەتتاین با شەڕکەین بە مشاوەرە هەمیان قەناعەتیان بە شەڕەکە هەبوو ئەمجا کردیان بە جەنگەکە هەبوو ئەمجا کردیان و بۆ ئەو شوێنەی کە دایان دا بەزینتیایە و کە شوێنی بەدر بوو کانی و ئاوەکانی لێبوو ئەوە بوو مشاوەرەی کرد لە شوێنێکا پێغەمبەری خوا بارگە و بنەی خستە بوو بۆ لەشکرەکەی دوایی سلمانی فارسی فەرمی ئەی پێغەمبەری خوا ئەمە وەحیە سەڵات و سەلامی خوات لەسەر بێ یاخۆت هەر تەکتیکی جەنگیە لێرە فەرمی بەڵکو و بیرکردنەوەی خۆم و تەکتیکی جەنگیە فەرمی دە ئێرە باش نییە باشینە سەر ئاوەکان و لە کاتێکا کە کۆمەڵی ئەسیریان گرتبوو لە ئەسیرەکانی ژە هەر مشاوەرەی لەگەڵیان ناکرد کە ئەم ئەسیرانە چی لێکەین بە مشاوەرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتەکانی ئەکرد و خۆی دوور نەگرتبوو خۆی لە مەیدانی جەنگەکا بوو و کەسە نزیکەکانی خۆی لە مەیدانی جەنگەکا بوو ئەمڕۆ کە تەماشا ئەەکەی مسلمانان زۆرن لەسەر زەویە بەڵام لەبەر ئەوەی یەک ڕیز نین یەک قسە نین یەک قیادە نین هەرکەس بۆ خۆیەتی و خەڵکی دووڕوو منافقی زۆرمان تێدایە و پرس و مشاوەرە بە یەک ناکەین گوێ لە یەک ناگرین تەماشا ئەەکەی ئەوتانی مسلمانان لەسەر زەویە ئەمڕۆکە وەکو بڵێن زەلیلیەک ڕووی تێکردوین بێدەسەڵاتیەک ڕووی تێکردوین چەوسانەوە ڕووی تێکردوین نەک هەر تەنها مسلمان بەڵکو میلەتی کوردیش کە هەمی مسلمانە هەمان دەردمان هەیە هەمان دەردمان هەیە کە ئەوتانێ هەمومان یەک ڕیز نین یەک قسە نین تەفرەقە و پەرتەوازەیەکی زۆرمان تێدایە کەوای لێ هاتووە هەموو دوژمنێک زەفەرمان پێ ئەبا و تەماعمان تێیەکات باشترین شت ئەوەیە گەورەترین دەرس و پند یەک ڕیزیە کە جەنگی بەدر مسلمانان و سەحابەکان هەم ئیمان و قوەیەکی بەهێزیان هەبوو و هەم یەک قیادە بوون و هەم ئیرادەیەکی گەورەی یەک ڕیزیان هەبوو تەفرەقەیان تیان نەبوو هەمیان یەکتریان خۆش ئەویست هەمیان قەناعەت و سیقەیان بە یەک هەبوو و مشاوەرە لە نێوانیانە هەبوو بەڵام هەر کۆمەلگایەک هەتا ڕۆژی قیامەت مشاوەرەی تیابێت یەکتر خوێندنەوەی تیابێت ڕێزگرتنی یەکی تیابێت تەفرەقەی کەم بێت بێگومان سەرکەوتووە بێت گەورەترین هۆکاری شکستی مسلمانان و هەر میلەتێک تەفرەقەیە و دوژمنان هەر کاتێ ویست بێتیان سەرکەون بەسەر هەر قەوم و گەل و هۆز و ئاین و بەس شتێکە هەوڵیان ناوە تەفرەقە خەنە ناویانە و لە ڕێگەی تەفرەقەوە سوودیان لێبینیوە و زاڵبوون بەسەریانە لە ڕێگەی تەفرەقەوە دیارەگەر بنووسین بنووسی چەنە مجلد ئەنووسی لەسەر عیبەر و عیزاتی غەزوەی بەدر و ئەو سوود و ئامۆژگاریانی کە ئێمە ئەتوانین لە غەزوەی بەدرە وەدەسی بین بەڵام دیاریترینیان ئەمەیە کە کاتی غەزای بەدر ڕوویدا ئەنسار ئاڵای خۆی هەبوو موهاجر ئاڵای خۆی هەبوو ئەوس و خەزرەج ئاڵای خۆیان هەبوو هەر قەبیلەی ئاڵای خۆی هەبوو کەواتە پێغەمبەر خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕێ لە نەتەوە و میلەت ناگرێت پێغەمبەر خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕێ لە بوونیەتی خەڵک ناگرێت پێغەمبەر خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕێ لە ئازادی خەڵک بەرتەسک ناکاتەوە پێغەمبەری خوا هەر کەسە ئاڵای خۆی هەبوو لەژێر ئاڵا عامەکەی ئیسلامە کە لا ئیلاهە ئیلەڵڵاه محەممەد ڕەسوول الله بوو ئەمە یەکەم دووەمیان شورا ئیستیبداد و مەشروتیەتمان هەیە ئێستا هەموو عالەمی ئیسلامی گیری بەدەست ئەوە خواردووە بەدەستی ئیستیبدادەوە خواردووە واتە کە خۆسەپاندن بنەماڵە بەڕێوەبردن خۆم و کوڕەکانم دەوڵەت بەڕێوەبردن هەموو عالەمی ئیسلامی گیری بەدەستەوە قاڵەوە خواردووە ڕەئی تاکە کەس پێغەمبەری خوا لەگەڵ ئەوەی کە پێغەمبەری خوا بوو لەگەڵ ئەوەی خوا پێ فەرموو پێش ئەوەی تۆ بی لە دایک ناو لای ئێمە بەرز بووە وەڕەفەعنا لەکە ذیکرەک خوا پێ فەرموو ئینەکە لەعەلا خولوق عەظیم خوا پێ فەرموو تۆ گەورەی بەنی ئادەمی خۆی فەرموو ئەنا سەیید لآدەم ولا فەخر لەگەڵ ئەوە جوبریل ڕەبط و عەلاقەی دائیم لەگەڵ یا بوو ئەصحابان فەرموویان پێغەمبەر خوا تۆ ئەم شوێنی دەستنیشان و کردبووی شەڕی تیا بکرێ وحی ئاسمانە یا ڕەئی خۆتە فەرمووی ڕەئی خۆمە فەرمان ئێرە باش نییە
ئەو شوێنە باشە پێغەمبەری خوا ڕائەکەی سەعەدی قبوڵ کرد نەیوت من پێغەمبەری خوا و نابێ قسەی من ڕەت کردێتەوە ئاەتی قورئانی تەطبیق کرد کە ئەفەرمێ وەئەمرهم شورا بەینەهم با ئەمر و کاروباتان بە شورا بێ پێغەمبەری خوا یەکەم شورای جێبەجێ کرد دووەم ڕەئی ئازادی خەڵکی جێبەجێ کرد سێمان لە هەمی گرنگتر و مهمتر پێغەمبەری خوا هەفتا کەسی کرد بەدی لە قوڕیش نەیفەرموو ئادیاڵا باتیان بکەوین منیان لێ بکەین و گویان بڕین و قاچ و دەستیان ببڕین و سەریان لێ بکەینەوە نە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمووی کێ لەمانە خوێنەواری هەیە بەهەند زانست ناشرکە ئێمە ئومەتی نون وەلقەلەمین ئێمە ئومەتی شمشێر و دار و بەرد و فیشەق و ئەمەنین ئێمە ئومەتێکین هاتوین خوێنەواری و سەقافەت نەشتەکەین لەسەر زەویە فەرمووی کێ لەمانە خوێنەواری هەیە با دە کەس لە مناڵی مسلمانان فێری خوێنەواری بکە بڕۆ ئازاد بێ ولا غەزای بەدرا کە لە هەمووی گرنگتر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بە فیعلی بە ئێمە سلمان بەرەکەتی دوعا ئەسحاب فەرموون پێغەمبەری خوا ئەوەنە دەستی بەرزە کردەوە بە خزمەتی خوا جبەکەی لەسەر شانی مبارەکی ئەکەوتە خوارەوە لە دوعایشەوە ئەمان با پێغەمبەری خوا باخ ئەمان گێڕە لە بەدرا ئەمان وا بۆ باخی تەوەکل ومن يتوكل على الله فهو حسبه هەر کەسێ تەوەکولی بەخوا هەبێ خوای گەورە سەریەخا خۆ لە ڕیژ مارە و عەدەدەوە ئەسحاب ئەوان سێ بەرامبەری ئەسحابون خوا پێی فەرموون کەم من فئة قەلیلە غەلەبەت فئة کەسیرە ئێمە کەمی پخت سەرەخین بەزەر زۆری بۆرە